لەگەڵ زیاتر نزیکبوونەوەی وادەی هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەران، ئەندامان و لایەنگرانی کۆمەڵی دادگەری بازنەی کارکردنیان چڕتر دەکەنەوە. لەو چوارچێوەیەشدا هاوکات لەگەڵ سەردانی مامۆستا عەلی بابە سەرۆکی کۆمەڵی دادگەری بۆ دەڤەری شارە زوور، هاوڵاتیان پشتیوانیان بۆ پاڵێوراوانی کۆمەڵ دووپات دەکەنەوە. پێخۆشحاڵین بە هاتنی جەنابی مامۆستا عەلی بابیر سەرۆکی کۆمەڵی دادگەری بۆ شارە زوور. یعنی زیاتر گڕوچینێکی زیاتری پێبەخشین بە هاتنی ئەو. لەبەرەوە ئێمە ڕووسورین بەو نوێنەرانەمان لە پەرلەمانی پەرلەمانی ڕاستی پەرلەمانی کوردستان. ئیشی جوانیان کردووە، دیفاعیان لە خەڵکی کردووە، لەسەر بەرژەوەندی خەڵکی ئیشیان کردووە. ئیشیان بۆ حیزب نەکردووە، کۆیلەی حیزب نین، ئیشیان بۆ جەماوەر کردووە، پیاوی خەڵکن و پێخۆشحاڵین بە ڕووسوریەوە بە خەڵکەڵین. بۆچی بە ڕووسوریەوە بە خەڵکەڵین؟ لەبەرەوە متمانەیەکی کاملمان پێیان هەیە کە نەبوونەتە کۆیلەی کەس و ناخەڵەتێن هەڵ ناخەڵەتێن بە پارە، یعنی ئەیانەوە خوا و خەڵکیش لە خۆیان ڕازی کە بە ئومێدی ئەوەی کە خەڵکی ئەم ناوچەیە دەنگدەن بە نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری بە خۆشحاڵی ئێمە لە ڕوومان هەیە ڕووسورین کەوا داوای دەنگ بکەین لە ئەو خەڵکە کە متمانەی جاریکە ببەخشێتەوە بە بەڕێز لەم سنوورەدا بەڕێز کاک ئەحمەدی حاجی ڕەشید بە ژمارە 25. ئەندامان و لایەنگران و دەنگدەرانی کۆمەڵی دادگەری سەربەرزانە ڕۆژانە داوا لە دانیشتوانی سنوورەکەیان دەکەن متمانەی خۆیان ببەخشنە کاندیدە تاقانەکەی حیزبەکەیان لە بازنەی 3 کە ئەحمەدی حاجی ڕەشیدە بە ژمارە 25. بڕیاری ئێمە وەکو ئەندامان و پاشان خەڵکی دەڤەرەکە بۆ کاک ئەحمەدی حاجی ڕەشید بەڕاستی ڕابردووی کاک ئەحمەد لە بەغداد پێشتریش لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی شاهیدێکن بۆ ئەوەی کە ئێمە دەنگی خۆمان دووبارە و سێبارە ببەخشینەوە بە کاک ئەحمەد و کۆمەڵی دادگەری. اینجا هاتنی مامۆستا عەلی باپیریش کە ئەمڕۆ تەشریفی هێنا بۆ ئێرە خۆشحاڵی کردین. پاڵپشتێکی بەهێزە بۆ گەرموگۆڕکردنی دەنگدەران و ئەندامانی کۆ دەڤەرەکە. کاک ئەحمەدی حاجی ڕەشید بۆیە دڵمان پێخۆشە و پیاوە تەجروبە کراوە و نزیکەی 7 ساڵ لە پەرلەمانی عێراقا بە سەرکەوتوانە و بە دڵسۆزانە هەڵساوە بە کارەکانی خۆی دام لە هاوڵاتیانە هاوشێوەی کۆمەڵی دادگەری پشتگیریمان بکەن بە سەرکردنیم کاندیدە ژمارە 25 کاک ئەحمەدی حاجی ڕەشید. بەدەمەوە هاتنی سەرجەمچین و توێژەکان لە هەرێمی کوردستان بەدەم ئاهەنگە جەماوەرەکانی حیزبی دادگەری و دووپاتکردنەوەی سەرخستنی کاندیدەکانی وای لە بەرپرسانی باڵای ئەو حیزبە کردووە چاوەڕوانی دەی ئەم مانگە بکەن تا ئەوەی سەرکەوتنیەکی نوێ تۆمار بکەن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارە زوور.